بڕیاری پێدانی نەمامگە حکومیەکان بە کەرتی تایبەت نیگەرانی ڕێکخراوە ژینگەییەکانی لێ دەکەوێتەوە. بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانیش ئاشکرای دەکات لە سلێمانی 5 نەمامگەی حکومی هەن کە ئەوان تەنیا توانای ئیدارەدانی 3 نەمامگەیان هەیە. بەهۆی دابین نەکردنی بودجەی پێویست و نەبوونی کرێکاریش 2 نەمامگەی دیکە پێشنیار کراوە بدرێن بە کەرتی تایبەت کە یەکێکیان لە بانی مەقانە و ئەوی دیکە لە دەربەنی خان. ساڵانە ئێمە بۆ ئەو ناوچەیە لێرە لە نەمامگەکانی خۆمان لە سەرچنار و دوکان ئەوانەوە نەمامنێنین بۆ شوێنە بەنسبەت نەمامگەی دەربەنی خانی شەوانێ ئەویش کێشەی ئەڵمانەیە کێشەی کارەبامان هەیە. ئەم دوو نەمامگەیە بەنسبەت پارێزگای سلێمانیەوە هیچ کارێکی نەرێنی ناکا بۆ دابەشکردنی نەمان بەنسبەت ئێمەوانێ لەبەرەوە ئێمە ئەتوانین قەرەبووی ئەو دوو نەمامگەیە لە 3 نەمامگەکەی تر بکەینەوەوانێ. ئەمە ئێستا دەستی کرێکارمان نییە مەسەن کرێکارەمانەوە بیگرین بودجە لە بەردەستانیە خۆ دەزانی کەەوە قەیرانەکە هاتووە قەیرانەکە ئێمەشی کردوێتەوانەیە. لە هەرێمی کوردستان پێدانی خزمەتگوزاری حکومیەکان بە کەرتی تایبەت پێشینێکی باشی نییە. هاوڵاتیان پێیان وایە ئەو سێکتەرانی بە کەرتی تایبەت دەدرێن ئامانج لیان تەنیا ڕووتاندنەوەی گیرفانی ئەوانە. لای خۆی ئەندامێکی بۆردی ڕێکخراوە ژینگەییەکانی سلێمانی و هەڵەبجە دەڵێت لەگەڵەوەدا نین نەمامگە حکومیەکان بدرێنە کەرتی تایبەت. بەو پێی ئەم بڕیارەی وەزارەتی کشت و کاڵ نرخی نەمام لە سەرشانی هاوڵاتی بەرز دەبێتەوە. بەداخەوە ئێمە بینیمان ئەزمونێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ کەرتی تایبەتە پێدانی زۆرێک لە سێکتەرەکان بە کەرتی تایبەت ئەوەندەی لە بەرژەوەندی کۆمپانیا و شوێنەکانە ئەوەندە بیر لە بەرژەوەندی هاوڵاتی و خزمەتکردن بە هاوڵاتی نەکراوەتەوە. بابەتی نەمامگەکان پێدانی نەمامگەکان بە کۆمپانیا و کەرتی تایبەت من پێم وایە زەرەر و زیان بە ژینگەی هەرێمی کوردستان ئەگەیەنێت چونکە ئەو ئەزمونەی کە چەندین ساڵە نەمامگەکان هەیەە یەکی لەو بابەتانی کە زەرەر و زیانەگات حکوومەت ئیشی چییە ئەگەر بابەتی نەمامگەکان و یاخود زۆرێک لە سێکتەرەکان کە یابەتی بە کەرتی تایبەت ئیشی چی ئەگەر بۆ خۆی خزمەت بەم بواران و بم سێکتەرانە نەکا. بۆیە پێدانی نەمامگەکان بە کەرتی تایبەت زەرەر و زیان بە ژینگە ئەگەیەنێ و بە نەمامگەکان خودی خۆیان ئەگەێنێت چونکە ئەزمونێکی باش هەبووە لە هەرێمی کوردستان لەمە و پێش ئەگەر بدرێتە کەرتی تایبەت پێم وابێ ئەوە نامێنێت. لە 2015ەوە بودجەی نەمامگە حکومیەکان وەستاوە لە کاتێکدا پێشتر ساڵانە 1 ملیار دیناریان بۆ تەرخان دەکرا. لەگەڵ بەردەوامی قەیرانەکانیش ساڵانە نەمامگە حکومیەکانی سلێمانی توانای بەرەمێنانی 300,000 نەمامیان هەیە. بەڵام پێش 2014 ساڵانە 500,000 نەمامیان بەرهەم دەهێنا. ئەو بڕیاری وەزارەتی کشت و کاڵ تەنیا لە سلێمانی جێبەجێ ناکرێت و پارێزگاکانی دیکەش دەگرێتەوە. ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر نووسراوەکەی وەزارەتی کشت و کاڵ دەربڕیوە.